بینەرانی عزیزی کورسات ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی وێنەگرافی دێنێ و دیداری ئێوەی عزیز و خۆشەویست. کەسایەتی خۆشەویستی شاری سلێمانی کاک محەممەد مەردان ئەم هەفتەیە میوانی بەرنامەی وێنەگرافیە. کاک محەممەد مەردان کەسایەتیەکی خۆشەویستی ئەم شارەیە و لە چەندین بواردا بەهرەی هەیە و جێدەستی دیارە. خاوەنی ئەرشیفێکی دەوڵەمەندی هەزاران وێنەیە کە تا ئێستا پاراستوێتی و کوڕی خانەوادەیەکی دێرین و دیاری ئەم شارەیە. فۆلکلۆریستە و ساڵانێکی زۆر لە بواری کەلەپور و فۆلکلۆری کوردیە کاری کردو و ئێستا سەرۆکی کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کووردە و لەو بوارەدا جێدەستی دیارە و تا ئێستاش لە کار و لە چالاکیەکانی بەردەوامە. هاوکات نووسەر و شاعیرە و چەند کتێبێکی لە چاپدراوی هەیە و چەندین کتێبیشی ئامادەیە بۆ چاپ. لە بواری سیاسەتدا هەر لە ناوەڕاستی ساڵی حەفتاکانە و لەگەڵ هەڵگرسانی شۆڕشی نوێ وەکو ڕێخستنی نهێنی لە ناو شارکاری کردووە و بەبێ دابڕان هەتا ڕاپەڕینی 1991 بەردەوام بووە و لەو بوارەشدا قوربانی زۆری داوە. ئەمڕۆ میوانی ئێمەیە دیارە کاک محەممەدی شێکلوانی کە ئەرشیفێکی زۆر دەوڵەمەندی هەیە بە هەزاران وێنەی هەیە بۆی ئەوەندەی بتوانین ناتوانین باز لە هەموو ئەرشیف و ئەزمموی ئەم پیاوە بکەین ئەوەندەی کە بتوانین هەندێک لە وێنانەوە هەندێک لەو وێزگە گرنگانی ژیانی کاک محەممەد لەم بەرنامەیەدا بۆ ئەوی خۆشەویست باس بکەین. کاک محەممەد جانم کاتۆ باش. کاتێ باش زۆر سپاس چاومان ڕوون بوو. زۆر سپاس دەکەم. دەنگ و باس چۆنە تەندروستی چۆنە؟ باشم. ئەم ماوەیە یەخی تۆزێت تەندروستیت باش نەبوو ئێستا چۆنی؟ باش نەبوو ڕاستەکەی ئێستا زۆر باش. ئەلحەمدولیلا پێمان خۆشە بەردەوامی ئەدبینم چالاشی لە تۆڕی کۆمەڵایەتی لە بەردەوام چالاشیت هەیە وەکو کۆمەڵی کەلەپور وەکو خۆت وەکو شخصی بەردەوام نووسینت هەیە کار و چالاشیت هەیە و بەردەوامی یعنی منم بەیانی هاتم بۆ ماڵی ئێوە تۆ بەو بەیانیە زووە لە ناو کتێب و لە ناو نووسین و هەموو چواردۆری خۆت کردبوو بە نووسین و خەریکیشیت لە ئێستاە. لە ڕاستیە من سپاسی بەرنامەکە دەکەم کە منت بەسەر کردەوە. سپاس بۆ جەنابەت. ڕێزمێ بۆ بینەرانی بەرنامەکەت بۆ هاوڕێیانی خۆشەویست. ئەم بەرنامەی تۆ گرنگی لەوایە کە لە پاشە ڕۆژا بێ بە گەورەترین گەنجینە سەروەتێکی گەورە بۆ نەتەوەی کورد. بۆ هیوای ئێمە کۆمەڵی شتمان هەیە لە ئێستا تێکەڵ بووە. مەبەست وەڵامی پرسیارەکە بەیانیتە. خەریکی دەرکردنی شەونامەی چلەی، خەریکی خۆ ئامادەکردین بۆ چلەی ماتەمێنی مامۆستا قادری حاجە عەزیز، خوێندنەوە بۆ کتێبێکە بکەین. لە هەمان کاتە بەرنامەدا ڕێژی بۆ ئەو چلە و ئەم شتانە ئەمە هەموو بۆ کاتەکەش زۆر کەمی ماوە. ڕاست ئەو بەرنامەکەی بەڕێزیش ئەمڕۆ مەشغوڵی هەموو کاتەکەمان لێ بردی. ڕاست نەجیشانازیەکەوی کاک محەممەد زۆر خۆشحاڵ بووین. سپاس بۆ جەنابەت. من پێم خۆشە دوای باسی کۆمەڵی کەلەپور و لەو ئەرشیفەی جەنابەت بێکەوە سەردانیانەکەین و ئەیان بینین. بەس پێم خۆشە ئەگەر لە سەرتا ژیانی تۆ دەست پێ بکەین تۆ لە گەڕێکی گۆژە لەدایک بوویت لە ناوەڕاستی ساڵی پەنجاکان 12/5/57 چۆنێکی حەوت نیت؟ منێکی حەوت نەبوو. هەموو ئینەکانی ئێمە لە جێ خۆیان باوکم بینی کردووە. ڕاست بڵێن ناونووسی کردوین. بەڵێ دیارە تەمەنی مناڵی و ئەوانەت لە گۆیژە و دواتری هاتونەتە شێم حەیدین. لە ڕاستیە ئێمە لە ساڵی بڵێن دوای لەدایک بوون و ئەوانە ساڵی 61 چوینە گەڕێکی هەندرێن یا بڵێن ڕزگاری بەرامبەر بە ماڵبەند. ماڵی مامم لەوێ بوو تەنیا ماڵ بوو، ئەنی هیچ ماڵی چکە لەو ناوە نەبوو تەنها ماڵی مامی من نەبێ. ئەو کاتە ئەو شوێنەی ئێستەی ماڵبەندی سلێمانی پرد بوو، پردێک بوو بە مناڵی نەخرسکێمانە کرد شتمانە کردەوێ. لە تەنیشتی شێوە مزگەوتی هین هەبوو حاجە حەسەنی لۆکە. ئەو کاتە مزگەوت نەبوو. چۆڵەوانی بۆ ئەو ناوە دوو توی زۆر گەورە لە ناو مزگەوتی حاجە حەسەنی لۆکەیە بوو. وەکوتم نەبوو مزگەوت و شت ئەلەوێ گوریسمان هەڵە خست
جۆلانێمانە کرد شتمانە کرد و هەروە ئەوێ پیانەوت مسکێنان ئاوێک هەبوو لە خوار لەسەری سەرەوە ئاهات بۆ خوارەوە شخصێک لەوێ هەبوو پیانەوە شخصی ئابلاغ یا شێخ مستەفا ڕۆژی چوارشەمان خەڵکی سلێمانی چوارشەمان ئەچون بۆ سەیران و سەر شخص و ئەو جۆرشتانە ئەمە دابوونرێتێکی کۆنی هەم زەردەشتەکان و هەم میترایەکانە لەوێ لەم بەر و ئەو بەری ئەم ئاوە دانیشتن هەتا ئەگەیشتە گردەکەی کە ماڵی پارێزگاری کۆن ئەلەوێتی هەمووی خەڵک و خێزان بە کۆمەڵ دائەنیشتن کاتی خۆیان بەسەرە برد دوای ئەوە لەو گەڕەکە چوونە شەبحێتی. زۆر باشە کاک محەممەد دیارە ئێوە خێزانێکی قەرەباڵغ بوون. بەڵێ 6 خوشک و 6 برا بوون. بەڵێ هەمووتان لێک ماڵە هەمومان لێک ماڵ. باوکتیشی چی بوو کاک محەممەد؟ لە سەرەتایە خەریکی کاری جامبازی بوو دوایی چوە دایرە لە شارەوانی سلێمانی بووە تا خانەنشتین. ئەمە وێنەیەکی جناوی باوکتی ئەو ساڵانە. بەڵێ ئەمە وێنەی باوکمە ڕاستە. کەسایەتێکی چۆنی هەبوو لەگەڵ تۆ باوکت چی بوو؟ نەکرد لەگەڵ من باوکم لەگەڵ مناڵە مناڵ بوو لەگەڵ گەورەیە گەورە بوو لەگەڵ پیرە پیر بوو لەگەڵ هاوڕەکانمان زیاتر ڕەفیقی هەر هەمویان بوو هاوڕێ تەواوی هاوڕێکانم بوون وەکو من سەیریەکردن کابرایەکی قسە خۆشی زمانزان بوو زمانی فارسی و عەرەبی و تورکیشی بەباشیە زانێ خوێنەواریش بوو و زیاترش بە عەرەبی شتێک خوێندەوە. ڕۆحی شاد بێ ئەمە ژوێنێکی تۆ دایکمە جنابی دایکتە بڵێ بەڵێ ڕۆحی شاد بێ دایکم ناوی چی بوو؟ دایکم ناوی مەلیح بوو. بەڵێ دایکم ناوی مەلیح مرشید بوو. دیار ژنی ماڵەوە بوو ژنی ماڵەوە بوو دایمەن دڵم بە لەسەر ئەو بووە. بەڵێ بە ناوەکەی خۆش بوو چونکە من زیاتر حەزم لە مەسلەی میترایی و ئەوانە بۆ خورشیدی ژانی خۆر دایکی ناوی خورشید بوو باوکی ناوی مشیر بوو زۆر بوو. وێنەیەکی مناڵی تۆم لەلایە تەسەوڕەکەم کاک محەممەد ئەمە یەکەم وێنە بێ کە لە ژیانی خۆت گرتوتە. من ئەم وێنەیەم بیر نایە ئەمە بۆ هین گیراوە بۆ تەسکەرە و شتی واست. بەڵێ وێنەیەکی جوانە بەڵام زۆر تووڕە دیاری پێچوانی ئێستا تۆ تەمەدرێژ بیت لە چیتە قوتابخانە لە جمهوری بەڵێ قوتابخانەی جمهوری بەرامبەر بەیتەریەکە بوو لە سەر بەرزایەکەی شەمحەدین دوایی ناوەکەی گۆڕا بە نەورۆز بەڵام قوتابخانەیەکی تازە لە خوار و لە سەواڵەکە دروست کرا ناوی تەزیب بوو. بەڵێ کاتێ ئێمە نقل بووین هەچی لەو گەڕەکەی خوارەوە بوو نقلیا کرد بوو ئەوێ ناوەکەی گۆڕا بە بابان ئێستا نەماوە شوێنەکەی هەر تەخت کراوە جا شتێکی خۆش لە یا ڕووی ئەیە کابرایەکە بوو ناوی کاک حەمەلاو بوو ئەم حەمەلاوە قاورمە فرۆش بوو نییە لەو مەنتیقانە قاورمەی کاک حەمەلاوی نەخوارد بێ ئێمەش مدیرەکەمە خوالی خۆش بێ ناوی حەمەلاو بوو باوکی کاک ئاراس و ئەوان پیاوێکی زۆر گەورە و خۆشەویست بوو. وێنەیەکی ئەو تەمەنی توێ پێما بێ قوتابخانەی بابان ئەمە قوتابخانەی بابان و مامۆستا خوالی خۆش بوو مامۆستا حەمەلا و مامۆستا جەمال و مامۆستا ئەیەوار ڕاست یادەوەرێکی جوانە ئەوە تەسەوڕەکەم شەستەکان بێت ئەبێت جا لەمی خۆش تۆ لەکوێ لە وێنەیەەکە لەم وێنەیە ئەوەیان منم بە پێوەستا بە پێوەستام ئەمەش کاک هێ منە ڕەش سەرتیبی پەنجاحوتی سەگر قەیس و قەیسەر دوو ناوبوون یەک لێک بە ڕێستتر و خۆشەویستتر بوون لە گەڕەکە وێنەیەکی جوانی و ساڵانەیە ئەمە ژوێنێکی تەمەنی گەنجیتە تەمەنی هەرزەکاری ئەمەش ساڵی هەفتا و پێنجە ئەمە هەردووچان کوڕی خاڵ من ئەمەیان کاک جومعی ناوەمان کاک سیروانی ناوە. ئەمە ژوێنێکی تۆ تەمەنی گەنجی لەگە شەی جەلالە پێما بێ بەڵێ ئەمە من و شەی جەلالین شەی جەلال برای هونەرمەند کەمال محەممەدی هونەرمەندە کاک جەلال یەکێک بوو لە پیاوە هەرە ئازاکانی کەرتی دوی باسییان بەداخەوە لە حەڤێ حوتی 1970 لە چیای بەرانان شەید بەداخەوە ڕۆحی شاد بێ. کاک محەممەد دیارە وێنێت زۆر زۆرە ینی وێنەی تاک کە بە تا گرتوتە لەو تەمەنە هەرزەکاری ینی هی شەستەکان و هەفتاکان و ئەوانە ینی زۆر هیوایەتی دوێنە بووە
وەکوەی کە هەر لەو تەمەنەوە بزانێبی بە ئەرشیفیستێکی گەورە ساڵانیەکیت بە هەزاران وێنێت ئەوێ ئەمە وێنەیەکی تۆیە بەڵام ستایلی جلوبەرگە کوردیەکەت و بە تایبەتی دانانی جامانەکەت لەسەر چاوت لە ڕاستیە ئەو جامانە خاوەنی ستۆدیۆکە بووی بەسمە حەزم لێ بۆ جامانەی لابوو وێنەیەکی جوانی زۆر ڕاستە تۆ دیارە بۆی زروفی و کاتەوە یان بەهۆی ڕینی خۆتەوە لە قوتابخانە بەردەوام نابی پێما بێشتە ناوەندی وەتەن ئیتر لەوێەوە بەردەوام نابی نەخێر بەردەوام نەبوو بەڵام زۆر بەهرەیتر لە توێ دەرەکەوێت لەو ساڵ تەماڵ بووم بیانی بۆ نانی تۆکۆوانە بەهۆی زباری دارایی و بۆی زروفی سیاسی زۆر بەهۆی ئەو شتانەوە ینی تەماڵ بووم بەڵام لە زۆر شتی ترا بەهرەت هەبوو لە زۆر شتی تراوە تا بەهرەکانت دەرکەوتووە ڕاستە بەڵام لەو سەرەتایەوە خوو ئەدیتە بواری وەرزش و یەکێک وی لە یاریزانەکانی ئەو کاتەی شاری سلێمانی و دیار بوویت بەڵێ لە چی پێک یاریتە کرد من لە تیپی وەرزشی هونەرە یاریمە کرد کاک ڕەوفی حاجی ڕەزا سەرتیب بوو سابیری حەمەسمیڵ ئەو متەڕیبمان بوو بەڵام زۆر بێویژدان بوو زۆر زۆر ینی بڕوا بکە کاک بەرزان ئەگەر چوار جێم یاریمان کردا هیلاک نابووین گۆرە ئەچوو یەکێکی خستە سەر پژملمان و بەو شاخینەی کاک ئەحمەی بۆ خۆشە سەریە خستین ئەنی وای لێ کردبووین بەڕاستی ئامادە بووین بۆ چوار جێم بەسەرێکەوە یاری بکەیت بەهێز زۆر خۆشی لە منتەخەب یاریە کرد لە هەڵبژاردەی سلێمانی دیارە تۆ ئەلبومێکی تایبەتت پێیە ئەم ئەلبومە ئەگەر هەمووی تایبەتە بە ئەو ساڵانی کە یاری زان بووی دووە یاری وەرزشت کرد پێم خۆشە دیارە وێنەکان زۆر زۆرن بەس هەندێک لەو وێنانە پیشان بین و ئەوانێک کە یادەوەریان هەیە لەو ساڵانی کە وەرزشت کرد ئەم وێنەیە ساڵی 1970 بۆ یەکەم و دووەمی لە مەلعەبی سلێمانی یاریمان هەبوو لەگەڵ تیپی وەرزشی سەرووە تیپی وەرزشی سەرو و ئەبزانم لای مامەیارە و ئەوانە بوون لەو گەڕەکە وەستا شیروان یادی بە خێر بێ کادر بوو لە دەرەوە ئەو یەکێک بوو لە وابزانم یا سەرتی بوو یا مدەڕیبی تیپی سەرو کاک حەمەی عەبۆل بە ڕەحمەت بێ ئەوش لەگەڵ ئەوانە تەمرینی پێکردن و ئەو جۆرەشتە ئەمە ئەوەیە ئەمەی یەکەم دیسانەوە شەید جەلالە گۆڵچیە ئەمەی دووهەمیان منم ئەو باڵا بەرز ئەمەش کاک عەلی عەزیز ئەمەیان کاک حەسەن لە ئاستێکی زۆر بەرزا بوو حەسەنی شێخ عەبدولقاهیریان پێوت ئەمەش کاک شێخ ڕەوف ئەمە کاک سەلاح بوو هەروە بێتەوە ئەمە کاک ڕەوف خۆیەتی ئەمەش کاک سەلاح بوو ئەمە خوارێ خۆش بوو کاک ڕێبوارە کە لەو سەرۆستا وێنێکی زۆر جوانە وێنێکی تەیە بینیم بەڕاستی سەرنجی ڕاکێشام ئاوا دەبڵجیکێکت لێیا بەڵێ ئەمە ساحە یارە ئەمە یاریزانێکی باش بوویت زۆر باش بوو حتا من ئێستا خەریکی کتێبێکن لەسەر من کاک ڕۆڤ کە سەرۆک تیپەکە بوو پێی وتوم کۆڵەکەی تیپی وەرزشی هونەر ئەنی لە نووسینەکەیە نووسێتی کاک سابیری ژەوش کۆمەڵێ ئینی جوانی لەسەر من نووسێ بەڵام تیپی وەرزشی هونەر نەک هەر تیپێکی وەرزشی نەبوو تیپێک بووین زۆریان ئەکتەر بوو مەسەلە لە کۆڵانەکانی گەڕێکی خۆمانە تیپی وەرزشی هونەر بریتی بوو لە شەمحێدین لە هەبڵاق لە پیرشێخ لە ڕزگاری لە کارەباکە یاریچەکان لەم ئینانە پێکاتە بوو جا شانۆگەریمانە کرد شانۆگەریەکە لە گەڕەکە زۆر بای بوو بە تایبەتی لە هەفتەوە بۆ هەفتە و چوار لە تەواوی گەڕەکەەکانی سلێمانیە بای ئەو شانۆگەریە هەبوو کە لە گەڕەکەکانە ئەکرا ئەوش بەهۆی ئەو گفتوگۆیی ئەو کاتوای بەیاننامەی ئازار بوو ئەوە دەرگایکی خستە سەرپش بوو ئەوەی کە زۆر چاک بوو بەشداری شانۆیەکان تەکرد زۆریان من ئامادەمە کرد ئەم نووسی کە ئەم نووسی برادرانش ئەو ڕۆڵیان بەڵام ئەوەی کە بیرم جاجم وشتمان لە ماڵان ئەهێنا لە بۆ دیکۆر لە ماڵێک جاجممان هێنا بوو نێ خەڵکێکی زۆر دانیش بوو چاوەڕێن نمایشی شانۆکە بوون ژنەکە هات ئی ماڵەکە وتی ئەیڕۆ کێم جاجمەی هێنا هەلەی کردەوە کۆی کردەوە
لەگە خۆیان بردی دیکۆری تازە کڕیوە. یادیواری زۆر خۆشەیە لەو ساڵانە دیارە تۆ تەمەنت لە خوار 15 و 16 بووە هەمومان پرسیارێتە ئەو بڵێ مێسامە تیپی وەکو تیپێکی وەرزش کارتان کردو بەڵام هەموو ئەو تیپانەی یا ئەو گەنجانای کە لە سلێمانی وەختخۆی بێکەوە کاریان کردووە تر گەنجی یەک گەڕک بوون زیاتر جگەلەوەی کە مەسەن وەرزشیان کردو یا هوەریان کردو یا هەر شتێکیان کردو ینی شێوازە کۆمەڵاتیەکەی و ساڵانە سلێمانی وا بۆمانە بوون بە پێکهاتێکی کۆمەڵایەتی تێکەڵ مەسەن ئێستا ئێوە لە گەڕەکە کارتان کردو بێکەوە ینی وەکو یەک خێزان وەکو خوشک و برا کەزانی جگە لە لایەنە پیشەیەکە لایەنە کۆمەڵاتیەکەش زۆر زاڵ بووە لەو ساڵانە من پێم خۆش ئەو یادەوەرێن بۆ بژێڕیتەوە کە ڕۆژێک یاریتان کردو و تەواری ئێن بەسەر ساحەکەیە وەکو پێم وتی تیپی وەرزشی هوەر هەر تیپێکی وەرزشی نەبوو باسم کرد کەمای شانەوە ئەوانە لە هەمان کاتە زۆربەی هەرە زۆری ئەندامی کۆمەڵی ڕێزدەرانی کوردستان بوو لەو ڕێکخراوە کاریانە کردەوە زۆریشان بوون بە پێشمەرگە و هەندێکیشان لە سێدارە دران بەداخەوە یاریمان هەبوو لە ساحەی هوەر ئەو نەمان نەزانی دوو ئەو کاتە شۆفرلێتە بوو مسەلاحە و شۆفرلێت و شتیان پێوەری قوات خاستەوە لە سوچی ئەو سەری گۆڵەکە وەستا خۆیان فرای خوارەوە کاک ڕەوە وتی ڕاکەن سەرۆکتی کاکە هەندێک لە فرای پۆشاکەکانیشمان نەکەوتین لەوێ هەر بەجلی یاری بەڵ هەر بەجلیارە بە کۆڵانەکانە ڕابکە خوان ناگرێ هەندێک ماڵ لە نزیکی ساحەکە دەرگان لەسەر پشتیان خۆتان کەن بێرەیە ئەنی خۆتان بشارنەوە بەڵێ ئەو هەڵوێستە جوامێریانە هەبوو باش بوو کەسمان لێ نەگیرا بەڵام هەموو ڕامان کرد بەجلی یاریەوە بە کۆڵان و نەکانە ڕامانە کرد زۆر ڕاست لەم ئەلبومی کە ماوە چی یادەوەری یا کەسایەتێکی تریتیایە پێشوی ئەو قۆناغە بەجێ باسی پڕە لە یادەوەری بەڵام ئەمەی کاکە حەمە زۆر جێی باسە ینی کابرایەک ئەمە کوڕی عەلی ئیسماعیل گۆڵچی منتەخەب سلێمانی بوو باوکیشی نەکەر خۆی کاکە حەمەیەکێک بوو لە پێشمەرگە قارەمانەکان ئەمە کەرکووکە ئەم وێنەیە لەوێ یاریمانە و لەگە شۆڕی جەیە کاکە حەمە هاتبوو لە گەڕێکی شارەوانی سلێمانی ئیختیفا بوو لەگەڵ دوو پێشمەرگەی تری قارەمانە بەداخەوە کەشف بوون قوات خاصە چواردەوەری یان گرتن و دوای شەڕێکی قارەمانانە خانۆکەیان بەسەرا ڕوخات و شەهید بوو کاکە حەمە بەڵێ ڕۆحی شاد بێ دیارە کاک محەممەد تۆ جگەلەوەی کە یاری وەکو یاری زامی پێما بێت تا سەرەتای هەشتەکانیش هەر لە یاریکردن بەردەوام بووی هەتا ساڵی هەشتاویەک جگە لە بواری وەرزش لە بواری نووسین و ئەدەبیاتیش بەهرەت هەبووە هیوایەتت دەست کرۆ بە خوێندنەوە و نووسین یەکەم نووسینت لە هاوکاری بڵاو بۆ تۆ بەڵێ چی بوو ساڵی چەند بوو ئەوە یەکەم شیعرم بوو لە ساڵی 1970 لە هاوکاریە بڵاو کرایەوە جا بە کورتیەک نوکتێکەوەیە لە بەغا بووم باش کاک سەروەر مەولود یادی بە خێر بێ بە منی وتی دەستخۆشی و شعرت لە یەکەم لە هاوکاریە بڵاو بووبەوە منیش پێم خۆش بوو کە شتت بڵاو بێتەوەمانە یەکسەر چوم 5-6 دانم کڕی ئەو کاتە 18 نەفەری هەبوو بەرەو سلێمانی هاتیتەوە لە دوای دواوە لای جامەکەەوە دانیشتبوو یەکێک بڵێ ئەوەی تەنیشتیشم نەمەناسی دەجار زیاتر شعرەکەی خۆمە بخوێندەوە هەرم خوێنەوە پیشانی ئەویش مەیە کە بۆی ئەوش بیبی دێت ئەوەش یانی ئەمیس پێی بڵێم کە شعری منەوە هی بدە بڵاو بۆتەوە هەر نەمەزای چۆن تێگێدە وەڵا ئاخری دانم پێیانتم ئەوە هی منە کە چیازی وتی نەعەم سێرەکەم عالم تێ ناگە ئەوە یەکەم بڵاوکردنەوەی شعر هەستی بڵاوبوونەوەی یەکەم بەرهەم و یەکەم شعر لە زەردێکی وەکو هاوکاری لەو ساڵانە بەڕاستیسێکی خۆشە تۆش لەو تەمەنە شارەکەت بڵاوبوو ناحەق نەبووە کۆمەڵە وێنەی ئەو ساڵانەی تەمەنی گەنجیتە ئەوە کوێ ئەوانە چێن لەگەڵ تا ئەمە سەیرانگای شێخ مەحموودە لە قەڵاتزێ ئەمە کاک عوسمان ئەمە یەکەم ئەمە هەر خەڵکی قەڵاتزێ کوڕی مەلای قەڵاتزێ بوو ئەوەی کە کاک سەلاحی منزەمید بوو ئەوەش من بۆش برای کاک عوسمانە ئەم وێنەیە ژوێنەیەکی جوانە
کۆمەڵی گەنجن ئەو شوێنە کوێیە کاک محەممەد؟ ئەمە کوڕانی گەڕێکی پیرشێخن پیرشەخ گەڕێکێکە لە بینی شەمحیدین و ئابلاخە ئەمە سەیرانگای کاگەحمەی بۆم خۆشە لە خوار سلێمانیەوە ئەمە گردەکەیە پیاسەرەکەوین بۆ سەر بۆ سەرنگاکچین زۆر ڕسمت هەیە لەم شوێنە ینی وەکو سەیرانگا ئێوە هاتو چۆتانە کرد ئەو سەیرانگایە تایبەت بوو بە گەڕێکی تقریبان ئەتوانم بڵێم جوولەکان و شێخفتاح و شەوانەی خوارەوە ئابلاخ و ئەتا خوارەوە هەمووی ئەهاتن بۆ ئەو سەیرانگایە بیرەمێک کاوی شەغلەتی بەڕەحمەد بێ زۆر دەستی ڕاست بوو لە تفەنگە پاکەتی جمهوری هەبوو پاکەت دایانە نابۆی یەکسەر لێ نەک لەم ناولای پاکەتێک ڕێک لە ناوە ڕاستەکەی ئەنجا کاک عەلی بولبل هەبوو بەڕەحمەد بێ هینی لێ بزانم دەهۆڵ و زۆر ناو ئەوانە بۆ ئەو زۆر هینەکەی گەرمە کرد هەموو جانی سپی بوو کڵاوەکەشی سپی بوو هەمەچی هینە بوو سپی بوو بە هیچ شتێکش تووڕان نابوو تەنانەت مەرەکەبیان ئاوا کرد بە جلەکانیان دەدانیشت پیایی چاک بن هیچ هەمووی باش وێنێکی گەنجیتە و ستایلی گەنجی ئەو ساڵانەیە ئەمە ساڵی 75 بەسڕایە ئەوە لەگەڵ کاک وێنێت زۆرە لەو تەمەنە بەسڕە بۆچی بۆ بەسڕە کاک وەڵا بۆ ئیش چوین بۆ ئیش ئیشە بۆ ساڵانە لەوێ ینی ئێوە لێرەوە بۆ ئەوێ وەڵا هەبوو هەندێکش خۆمان شاردبووە ڕاستێکە وەکو اختیفاایە ئەمە ژوێنێکی گەنجانی ئەو ساڵانی ئەمە کوڕی خاڵمن ئەمانە دوای نوسکۆی ساڵی 74 ئیتر کە هاتنەوە لە ماڵی ئێمە بوون چین ئەم وێنە ئێمان کرد لە ستۆدیۆ ئەمە ژوێنێکی گەنجی توێ ئەوە چێ لەگەڵ ئەمە کوڕی ماممە ئەمە شەهیدە ساڵی 74 ڕۆحی شاد بێ ئەمە ژەروێنەیەکی گەڕێکی خۆمانە ئەمە کاک جەزا ئەمەش ئەمری خۆی ئەمبەری لای سەهۆڵەکەیە بڵێن ئەمبەرە ئەمە کاک جەزا ئەمری خوای کرد یاخواخوا ئەفریقا جەزای مام سلێمانە ئەمێنێ زۆر دانسقەیەوە بنم هەنێ بزنوشت لەو ناوە حەزمان کرد لەگەڵ یا ڕەسم بکرین ئەمەش تقریبا ساڵی 74 و ئەوانەیە زۆر ڕاستە کاک محەممەد تۆ لە دوای هەڵگیرسانی شۆڕشی نوێ ینی و لە ساڵی 77 ئەچیتە ناو ڕێخستن هێنیەکانی کۆمەڵی ڕەنج دەرانەوە چۆن با بڵێن تێکەڵی سیاست بووی لە ڕێگەی چیەوە و چەندێک ڕێخستنی نهێنی بوویت خۆی من و شەید جەلال برای کەمال محەممەد زۆر تێکەڵ بووین زۆر هاوڕێ بووین ئەنی یەکتریمان زۆر زۆر خۆشەویست و دایم لە ماڵی یەکتری بووین و تەنانەت ئەو ڕۆژەی کە چوو بۆ شاخ بۆ پێشبەرگایەتی من قاتێکی تازەم کرده بوو بە بێ ئاگام لێبێ هات لە ماڵەوە ئەوانەی منی لەبەر کرد و ڕێی بوو بە پێشبەرگە کاک جەلال پەیوەندی کردبوو بە کاک جوان ڕۆوە کاک سالار ئەو کاتە لە کەرتی هەڵمەت بوو لە ڕێی کاک جەلال و بە منیش کاک سالارم ناسی ئیتر دەستم کرد بە کاری ڕێخستن هەردووکمان لەگە کاک سالارا بووین هەتاکەی من کاک شەید جەلال کەشف بوو پۆلیس بوو ئەوە بوو پۆلیسەکان ئینێکیانتیا دروست بوو کەشف بوون زۆربەی زۆریان چوونە دەرەوە کاک شەید حەمەڕەشی شەر بە هەر بە هەماشەوە هەر دیسان پۆلیس بوو کە چوە دەرەوە وا بزانم بەڕاستی کاک جەلال هەر عینی شت پۆلیس بوو کە ڕۆشتە دەرەوە کاک ئەحمە بە هەمان شێوە هەر پۆلیس بوو من مامەوە بەس کاک جەلال برای کەمال محەممەد بوو کەشف بوون ئەمانە زووتر ڕۆشتن دەرەوە لە هەشتاویەکە کاک جەلال شەهید بوو من هەتاکو دوای ئەنفالەکانش ئیتر ڕاستیەکەی ڕێکخراویش و هێزی پێشبەرگە چوون بەو دیوە و هەموو شتێک لەبەر یەک هەڵوەشایەوە کەسی نائەناسی ئیتر ئێمە دیسانەوە پەیوەندیمان کردەوە بە کاک نەوشیروانەوە کاک نەوشیروانش ئەو مەفرەزانەی ناردە ناو شارەوە من یەکێک بووم لەو کەسانەی کە ئەمجارە و کتێبە بڵاو بێت و تیان نووسراوە بەڵگەی تایە یەکەم کەس بووم کە توانیم شار و شاخ پێکەوە گرێ بەمەوە لە ڕێگەی من و کاکە حەمە عەلیەوە کە ناوە نهێنەکەی پەیڕەو بوو
توانیمان ئەو کارش بە ئەنجام بگەین و جێی شانازیە. دیارە جەناب ساڵانێکی زۆر وەکو ڕخستنی نهێنی کارت کردووە لەو بوارەدا جێدەست دیارە بەڵام لەبەر کەمی کاتەکە پێم خۆشە لەسەر یەک دوو خاڵ بوەستم. دیارە جەناب لە ماڵی خۆت مەفرەزەکان کە هاتوونەتە ناوشار پارتیزانەکان لە ماڵی ئێوە ساڵانێکی زۆر اختیفا بوون. پێم خۆشە ئەو یادەوەریم بۆ بیۆریتەوە کە شەوێک کۆمەڵە کەس لە ماڵی ئێوە بوون و مەفرەزەکانی با بڵێن حیزبی بەعز تەواوی ئەوانە قوات خاصە یانە گەڕەکەکەی ئێوە چیتان بەسەر هات؟ خۆی من 45 مەفرەزم اختیفا پێ کردووە، بەڵام لە زۆریانە شت ڕوویاوە. ئەنی تۆ لەو سەردەمەیە بەڕاستی خەڵک نێ ئێرا بڵێ کوردم ئەنجا وەرە لە کاری ڕێکخراوەیە ئیش بکەیت. من سێ پێشمەرگە لە ماڵی ئێمە بوون، یەکیان کاگاکۆ بوو، یەکیان وەستا جەمال بوو، ئەویکیان عوسمان بڕنەو بوو. لە ماڵی ئێمە بوون اختیفا بوون دەی شەو بوو قسەمانە کرد و ئەوان لە پڕێکە دەنگی عەرەب هات میلی کلاشینکۆف و ئەوانە لە کۆڵانەکەی لە بەردەم ماڵی ئێمە ئلزەم هذا الباب لا تخليه يطلعوا نازم شي من البولوني من البولونيا كم فيبو لا خدي خبات برادران كان جيران من يجوتم كاكا گرنگە وەیە دەست بۆشێنن کاک ئاکۆ بە منی وەدوتی کاکە ئەو مناڵانە بخەرە ئەو ماڵی ئەو دیوەوە ئێمە تازە تیاچوو منیشتم نەوەڵا کاکە بە ئەو ماڵش نەزانێت کە ئێرە پێشمەرگەی تایە کەشف بێ من ئەچوومە حەوشەکەەوە لە خانوویەکی بچووکا بووین ئەچوومە حەوشەکەەوە خێزانەکەم سروە ئەهاتە حەوشەکە من ئەچوومە ژوورە ئەوە هات ئەوەنە تەڕایی لە قوڕکبانە نەما بوو منیشتم کوڕی باش بەس دەست بووە شدێن بتوانین دوو کەس بکوژین تی با تیا بچین بەڵام کاتی هاتمە ژوورەوە بەڕاستی کە سێری مناڵەکانم کردەوە کاتە چوار کچمە بوو مناڵ بوو پاڵیان نابوو بە دیوارەکەەوە هەر چواران بەرگساوە سێری منیانە کرد منیش سێری ئەوانم کرد ڕاستیەکەی فرمەسک بە چاوم هاتە خوارەوە وتمەمە ئاخر جارە مناڵانە ئەبینم ئیتر یەکتری نابینینەوە بە هەر حاڵ دوایی ئەمە زۆری خایان منیش دەمانچەکەم لەو برادەرە وەرگرت وابزانم سێ نازەم چی وتی هێرەخانە هێناوی لەگە خۆیان لەم دی و دەرگاکەەوە وتم ئەگە لە دەرگانە بە ئەوەی هیچ نەبێت دەستی خۆمان بۆ شوێنین کەسێرەکە وێکێک بە سەربانەکەوەیە وتم تەواو سەربانشبان لێ گیراوە وەڵای ڕاستێکی خەریب و پێێنم باش بوو سێوەخان بە ڕەحمەت بێ ماڵیەوان باڵەخانە بوو لە کۆڵانەکان لە سەربانەکە وتی وەڵا گرتیان نەژێر بەڵێنەکەی کاگم حەما بوو ئەوەی سەربانەکەش کەمە خەریب و پێێنەوە ئومێدی شێحسێن بوو یادی بەخێر کە لە منتەخەب یاریە کرد و ئەکتەرێکی زۆر گەورە بوو باشە میش دەرگاکەمەوە تەماشاکەم کوڕی چەند کردو بە شەق و شەپازدا ئەو ناوە هەمووی خوارقازە بوو بردیات تومەز ئەم کوڕە کوڕی باشە ڕەنگە سەرجووی لێ بابێ ئەگەر بابێت حەزی لە کچێک بوو لە خوارەوە خوات خاصە دوای کەوتون و بۆ خۆی ڕاویان ناوە لەو هەموو شوێنە هاتووە خۆی کردو بەژێر سیارەکەی بنە ئێمەش پێشبەرکە لە ماڵمانە ئەوە یەکێکیانە بەڵێ ئەرەوەڵا کچەکانی دێستا گەورە بوون و یەک دانم ماوە ئەوانی کە شوێن لە ماڵی خۆیان بڵێ بەڵێ دەستەکان خۆش بە کاک ئەو یادەوەریانە بەڕاستی زۆر ناخۆشن لە مێژووی ئێمە بەڵام جێگەی شانازین ینی مێژوو ئەمانە بە شانازیەوە ئەنووسێتەوە بۆ کەسانی وەکو ئێوە کە ئەو ساڵانە ژیانتان ناوە لە مەترسیا بوو کۆمەڵە گوێنی ئەو ساڵانم لەلایە ئەم وێنەیە کۆمەڵە کەسایەتین ئەوانە چێن ئەم وێنەیە ئەمە لیژدەی پێیانەوت غورفەی عەمەلیات ئەم غورفەی عەمەلیاتە بۆ نێوانی وەستانی شەڕی بینی حیزبەکان بوو ئەمە وێنەیە پێنجۆنە گرتووانە ئەمە کاک ملازم عومەرە منم ئەو کاک شێخ
کامیلەکە لە بزوتنەوەی ئیسلامی بووە بزانم ئەمانش عوبێت تەڵاڵ و نازانم چی عارەب و ئەمانە بوون لە INC ئەو کاتە من لە INC کارمە کرد لە ڕۆژنامەی المؤتەمەر و لەگەڵ تەلەڤیزۆنەکەیان لە هەر لە ساڵی هەشتاکان و لە حەفتەکان و لە هەشتاکانیش تۆ ینی بەردەوام خولیای هونەر و ئەدەب و کەسایەتی هونەریەکان و ینی خۆشەویستیت بۆ شاری سلێمانی و ئەمانە بەردەوام لە ژیانی توە ڕەنگی داوەتەوە من کۆمەڵە گوێنەم لەلایە تۆ لەگەڵ زۆرێک لە کەسایەتی و لە هونەرمەندەکانی ئەم شارە گرتوتە یان وێنەی کۆمەڵی کەسایەتیت لەلایە کە بەڕاستی وێنەکان وێنەی جوانن لەو دە هەزاران وێنەی کە لەلای توێ ئەم وێنەیەم پێ خۆشە پیشانی بین وێنێکی تۆ و هونەرمەندی خۆشەویست کاک حەمە جەزایە ئەم وێنەیە ساڵی 1970 سەیرانگای شێخ ڕشوانی قەڵاتزێیە ئەمە لێ گرتمان کاک حەمە جەزا ئاهەنگێکی ساز کردە و سەیرانگایە بەرناکە و بەڕاستی من زۆر معجیبم بە کاک حەمە جەزا هەر لەو مناڵیەوە کە لەو کاتەوەی ئەو دەستی کردو بە گۆرانی وتن من عشقی خودای دەنگی کاک حەمە جەزا بووم و کاتێکش کە لە نزیکەوە ناسیم و تێکەڵاییمان پیا کرد زیارە بینتان خۆش بوو زۆر ئەمە ژوێنێکی تۆ کاک حەمە جەزایە لە کۆمەڵی کەلەپور گرتوتانە ئەمە کاک حەمە جەزا هات بۆ کۆمەڵی کەلەپور بۆ لای من ئەمەش کاک نەوزاد حەمە ساڵح ئەم لە من زیاتر عشقی کاک حەمە جەزا بوو تەنانەت ڕسمێکی کاک حەمە جەزا هونەرمەند کاک نەجمەدینی شێخ حەمەمین بۆی دروست کرد بوو لە ماڵەوە هەڵی واسی بوو بە بێترس بەڵێ لە دوای کۆچی دوای کاک حەمە جەزا تۆ هەر وەفات بوو پیاوە هێو لە بیرت نەکردو من کۆمەڵی گوێنەی ترم بینی لەگەڵ خێزانەکەی لەگەڵ کوڕەکانی بەڵام ئەم وێنەیە کۆمەڵی گوێنەی ترن کە کۆمەڵک کڵاوت پێە وتت ئەم کڵاوانە کڵاوەکانی کاک حەمە جەزان چییە کا لای تۆ من کتێبێکم بەدەستوێ لەسەر کڵاو لە نی کوردەواریە 300 لاپەڕەیە بەس کڵاو هەچی شتەیە لەسەر کڵاو کۆم کردوێتەوە کاتێک کە چوو مەماڵی کاک حەمە جەزا بەڕەحمەت بێ ڕێزێنانمان بۆ کرد وەکو خۆی ئەفەرمێ خەپەجان چوینە خزمەتی و ئەمە کڵاوەکانی کاک حەمە جەزایە حەزم کرد بیگرم بەدەستمەوە ماچشم کرد لەسەری کاک حەمە جەزایە بۆ ئەم کڵاوانە ڕۆحی کاک حەمە جەزاش شاد بێ ئەم وێنەیە وێنەیەکی تۆ هونەرمەند کاک ئەحمەد شەماڵە بەڵێ کاک ئەحمەد شەماڵ یەکێکە لە هونەرمەندە ڕەسەنە میلیە جوانەکانی نەتەوەکەمان یادی بەخێر بینتان چۆن لە نزیکەوە ناسین زۆر بینمان هەبوو ئەچوم بۆ دوکان ئەچوم بە ماڵەوە بۆ لای لەگە کوڕەکانی هەر وها بینم هەبوو کەسایەتیشی خۆشەویستە ئەم وێنەیە ژوێنەیەکی جەنابەت و کەسایەتی نووسەر کاک ئەمە دکتۆر شۆیە بەڵێ بکە لە شاعیرە قسە هەرە خۆشەکانی ئەدەبیاتی کوردی و شاری سلێمانیەوەش ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 است ئەم وێنەیەش هەر ئەوە پێمان ئەمە دکتۆر شۆیە بەڵێ وێنێکی زۆر جوانە زۆر چاکەت و بەڵێ ئەمە هەر بە تایبەتی پێشکەشی کردوم لەگەڵ کەسێکی کەشایە بەس بەنەر وێنەکەی ئەمەم هێن کرد دیارە دکتۆر شۆ شاری زۆرە و ینی شاری هەجووە شتانەشی هەیە کە وەڵامی لە نوکتەیە کە هیچ شاعیرێک بێ زۆر هیچ وێنێکی زۆر جوانی جەنابە لەگەڵ شاعری کۆچ کرد و کاک حەماعەلی مەتۆش بەڵێ ئەمە مامەسا مەتۆشە ئەمە ئەچوم سەردانمە کرد لە دوکانەکەی ئەمە باخی گشتی وێنەیەمان گرت وابزارم ساڵی هینێکە هەشتاکانە بەڵێ ئەم وێنەیەش وێنێکی جوانە دکتۆر کەمال فوادی تایە لەگەڵ دکتۆر شۆ ئەمە هەر کاک بەختیاری کوڕی دکتۆر شۆ یای پێم بڵێ ڕاستەکە وێنەکە ساڵی 1970 تەمەنەوە وێنێکی مێژوی جوانە 1970 لە دەربەنی خانگیرە نەورۆزیشە بەڵێ ئەو بۆ سەیران چوو بوون ڕاستە ئەم وێنەیە وێنێکی یەکێک لە شەقامەکانی سلێمانیە بەس ئەو دوو کەسایەتی چیان کار ئەمە هەر هەمان کاک حەمە قەمبورە شەید حەمە قەمبور ئەوەی کە لە پێشتر باس بەڵێ لە پێشەوە باسم کرد بەڵێ کەسایەتێکی جوانە زۆر قسە خۆش و تێکۆشر و هەموو شتێک بوو بەڕاستی ڕاست وێنێم کەسایەتیم لە ناو وێنەکانی تۆیا بینی کەسایەتێکی جوان ئەمە چییە بۆ وێنەکەی تۆ لای مامۆستا مەلا تۆفیق بێ چاو سێ لە کۆڵینەوەم لەسەر کردووە بەشی یەک دوو سێ بەشی کەشی ماوە یەکێکە لە شاعیرە هەرە چاکەکان ئیژی سلێمانی ئەمە سێ مەلا بوون کاکە بەرزان مەلا عەلی سەنجەری مەلا تۆفیق بێ چاو
مەلا نووری طبعا ئەم سیانە ئەم دوانە عشقی مەلا عەلی سەنجەری بوون باوکی باپیری مامۆسا ڕەوف بێگەردە بەڵێ چونکم ئەو مامۆستای هەمویان بوو مامۆسا مەلا عەلی سەنجەری پیاوێکی قسە خۆش دەنگشی خۆش بوو وەکو هونەر پێما بێمە وێنەیەکی بڵێ ئەمە باپیرە و نەنکی مامۆسا ڕەوف بێگەردە ئەوش مامۆسا ڕۆف خۆیەتی و ئەمەش مامۆسا مەلا عەلی سەنجەری پێویست بوو کە پەیکەر بۆ ئەم پیاوە بکرێت لەم شارەیە بەڕاستی ڕۆحی و شاد بێ و ڕێز و خۆشەویستیمان بۆ کاک ڕۆف بێگەردی شەیە بە هیواتە من درێژی ئەمە شەروێنێکی ئەوانە یاری ئەو ساڵانەیە مەلا تۆفیق بێچاو و مامۆسا مەلا نووریە مەلا نووری گەنجینەیەکی گەورەی شاری سلێمانی زۆر ڕاستە ئەم وێنێش وێنەی کۆمەڵە کەسایەتی شاری سلێمانی چی تێ کاک محەممەدەوە کاکە ئەم وێنەیە ئەمە مامۆستا خەمناکی شاعیرە باوکی ئەم یەکەمین خەتاتی شاری سلێمانی بووە محەممەد عەلی موسا ئاغا شاعیرێکی زۆر گەورەی سلێمانی بوو دەنگی لە حەمە ساڵە دیلان خۆشتر بووە ساڵی 63 ڕەداکرا من دیوانەکەی شعرەکانیم کۆ کردو دیوانەکەم چاپ کرد دەستەکان خۆش بێ ئەمە ژوێنی تۆ یەکێک لە کەسایەتەکانی سلێمانیە ئەمەش عوسمانی خاڵە حسەیە کاکە عوسمانی خاڵە حسەیە خۆ عەفویکە یەکێک بوو لە هونەرمەندە هەرە دەنگ خۆشەکانی شاری سلێمانی بەداخەوەش کۆچی دوایی کرد دیارە وێنەکان زۆر زۆرن کاک محەممەد وێنەی زۆر تێ لەگەڵ کەسایەتەکان لەگەڵ هونەرمەندەکان ینی وێنەی زۆر ناوازە تێ بەس پێم خۆشە لە دوای لە ئەم بەشەی بەرنامەکە دوای وێنە ئەم وێنەیە پیشان بم وێنەی کۆمەڵە کەساتی و پیرەمێردی نەمریشیان لەگەڵە دیارە تۆیکێکی لە عاشقەکانی پیرەمێرد خۆی ڕاستە پیرەمێرد لە ڕاستیە کە خەریکی ئەم شەونامەی چ لە بووم شتێکی تازەم هاتە بەرچاو تازەکە چییە؟ پیرەمێرد بۆ خۆی نامناوە پیرەمێرد پیرەمێرد لە ساڵی 1932 خۆی ناوناوە پیرەمێرد ئەم نازناوی پیرەی نووسانەوە بە خۆیەوە خۆی کردو بە پیرەمێرد ئەوش لە کاتی نووسینی هۆندراوەی ئەوەی بەیانی بوو لە خەو هەڵسان بەفرەباری سیرەکەم ئاستیاک مەبەستم ئاستیاکی زیندووکەرەوەی ڕێبازی یارسانەکان ئەم پیاوە کاتێککە کۆچی دوایی ئەکات لە گوندی هەورامان ئەینێژن هەموو نەورۆزێک چی یارسان هەیە هەمووی ئەچن سەر قەبرەکەی ئەم پیرە باش ئەمیش ساڵی 32 خۆی ناوناوە پیر چونکم ئەوان خاوەنی 72 پیرن کەواتە ئەم نازناوەی پیرەمێرد ئەگەڕێتەوە بۆ میترایی و یارسانەکان و پیرۆزی زەردەشتی و هەموو ئەو بابەتانەکە ئەم نازناوی پیرەی بۆ خۆی داناوە لەوە وەریگرتو من وای بۆ ئەچم من زۆر عشق دەکەر من هەموو کورد عشقی ئەم پیاوەیە زۆر ڕاستە دەستەکان خۆش بێ دیارە وێنەکان زۆر زۆرن یادەوەریەکان زۆرن بەڵام مانومان کردی وچانێکی کورد وەرەگرین دواتر بێ کۆ بەردەوامە بین خۆشەویستان لە دوای وچانێکی کورد لەگەڵ کاک محەممەد مەردان بەردەوامە بین لەگەڵتان خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ و لە بەرنامەی وێنەگرافیۆ لەگەڵ کاک محەممەد مەردان بەردەوامین کاک محەممەد هاتوین بۆ کارەزی وەستا شەریف لە بەردەم گردی مامەیارە وەستاوین کە گۆڕی پیرەمێردی نەمری لەسەرەف شوێنە شوێنێکی تایبەتە لە یادەوەری زۆرینەی خەڵکی سلێمانی یەکێکە لە سەیرانگا کۆنەکان و گەنجانی سلێمانی ساڵانێکی زۆر لەم شوێنە ئەم هاتون بۆ بەسەربردنی کاتێکی خۆش هەم سعیان تیا کردووە بۆ قوتابخانە ئێوەش ساڵانێکی زۆر و لە سەردەمی پیرەمێردی شۆ لێرە ئاهەنگی نەورۆز کراوە ئێوەش لەسەر ئەو نەریتە ساڵانە لێرە ئاهەنگی نەورۆز سازەکرد پێم خۆشە لەمەوە بچمە سەرباسیەوەی کە تۆ لە دوای ڕاپەڕین هەر لە 1992 کۆمەڵێکە لە پور و فۆلکلۆری کورد دامەزرێنن بیرۆکەکە چۆن هات دەستەی دامەزرێنەران کێ بوون و تا ئێستا بەردەوامە ڕێکخراوە کە کۆمەڵەکەەوە
تو ئێستا سەرۆکی ئەو کۆمەڵەیت. بەڵێ ئێمە لە دەی یانزەینەوە یەک دروست بووین تەمەەن کۆمەڵێ یەک کۆمەڵێ نەورۆزپەروەری دڵسۆز و خەمخۆری ئەم بوارە کۆمەڵی کەلەپوریان دامەزراند سەرەتا مامۆستا عەبدوڕەقیب یوسف سەرۆکی کۆمەڵەکە بوو و ئێمە یەکێک لە بەرنامەکانمان ئەوە بوو بایەخ بە شتە نەتەوەیەکان بین کارە نەتەوەیەکان یەکێک لەوانە دیقەتمانە جەژنی نەورۆز خەریکە کاڵە بێتەوە ئەوش بەهۆی برسێتی کە باڵی ڕەشی بەسەر کوردستانە کێشا بوو دووهەم شەڕی ناوخۆ شەڕی براکوژی و برسێتی وای لێکرد بوو خەڵک نەئەپەرژایە سەر ئەوەی کە بیر لەوە بکاتەوە نەورۆز زیندوو بکاتەوە منی بۆ یەکەم جار بیرۆکەی زیندووکردنەوەی جەژنی نەورۆزم خسە بەردەم دەستەی کارگێڕی کۆمەڵی کەلەپوور هەموو ڕازی بووین لەسەری ئەوە بوو پەیوەندیمان بە هینەوە کرد بە ڕێکخراوە دیموکراتیەکانەوە کرد ئەوانش پشتگیریان کردین بۆ یەکەم جار لە ساڵی 1970 هاتینە مامەیارە لێرە یادی جەژنی نەورۆزمان کردەوە کە ئەو یادەمان کردو تەمعەن کاتی خۆشی پیرەمێرد لە ساڵی 1932 لەم کارێزی وەستا شەریفاکە ئەمەیە ئەمە کارێزەکەیە لێرەیە ئەو یادەی کردوێتەوە 12 سەماوەەر بە پێی 12 مانگەکە لە قەراغی ئەم کارێزەیە ریزی کرده بوو چای لێنا بۆ ئەوانەی کە ئاهاتن لەگەڵ یا پراخ و ئەمانەی لەگەڕێکی ژنی سابووکەران و ئەمانە دروستیانە کرد و ئەیان هێنا لێرە پیرەمێر بابۆڵەکەی ئەیا بە خەڵکو لێشەوە چاکەت ئەخواردەوە کە لێرە تر کچ و کوڕی شاری سلێمانی و ئەمانە نەورۆزپەروەر هاتنە ئێرە لەبەر ئەم کارێزەش بوو کە زیاتر پیرەمێرد ئێرەی هەڵبژارد بوو چونکەم لە سلێمانیەوە نزیک بوو بۆ سەیران و ئەو جۆرە شتانە ئێوە شەر ئێستام سەکوێتان دروست کردووە بڵێ ئەم سەکوێمان دروستکردوانە و ساڵانە لێرە یا دەکرێتەوە چالاشی و ئاهەنگ و ئەوانە بەڕێوەچێت کۆمەڵە گوێنم لەلایەهی کۆمەڵی قۆناغی جیاوازی کۆمەڵی کەلەپوور و فۆلکلۆری کووردە ئەمە وێنەیەشی کۆنی و کاتێ دیارە کۆمەڵی کەسایەتی سلێمانی لەگەڵ ئێوە بڵێ ئەمە هەڵبژاردن بوو ساڵی 98 بوو هەڵبژاردنی کۆمەڵی کەلەپوور بوو دەستەی کارگێڕ بەڵێ مامۆستا عومەری عەلیەمین و کۆمەڵی کەسایەتی تریتیایە بەڵێ ئەم وێنەیەش وێنەیەکی مێژووی کۆمەڵی کەلەپوورە بەڵام بەداخەوە زۆرێک لەوانی لەو وێنەیەن کۆچی دواییان کردن بەڵێ لەم وێنەیە 8 ئەندامی دڵسۆز و خۆشەویستی کۆمەڵی کەلەپوورمان کۆچی دوایی کردو ڕوحیان ئاسوودە بێت ڕۆحیان شاد بێ ئەمە ژوێنەیەکی توێ دیارە تەسەوڕەکەم ساڵی 90ەکانە ئەمە ساڵی 1970 کە یادی جەژنی نەورۆزمان کردەوە ئەلێرەوە دەستمان پێ کرد و ئەم جەماوەرە چوین بۆ پارکی ئازادی تازە دروست ئەکرا ئێمە لەوێ ئاگرەکەمان کردەوە و من لەوێ ئەو تارم پێشکەش کرد و تاری نەورۆز وێنەیەک و یادەوەریکی جوانە ئەمە شەر کۆمەڵی کەسایەتی ئەمە شەر نەورۆزە ئەم نەورۆزەش ئەمە وەیسە وەیس بەرامبەر ئەو ڕۆتانایی کە دروست کراوە ڕێک شوێنی ڕۆتاناکەیەوە بینا بەرزەوە ئەوەیە زۆرتەوە ئەمە ژوێنەیەشی نەورۆزە ئەمە نەورۆز کوێ ئەمە ئەو ڕۆژە بوو کە سەدام حوسێن ڕووخا کە ڕووخا بەڵێ کۆمەڵی کەلەپوور هاتین خێرا ئەم کاوەی ئاسەگەرمان دروست کرد و بە ڕەحمەت بێشەهلانامی سکرتێری کۆمەڵەکەمان بوو ئەو بیچاچەی بۆ کرد و بەناو بازارڕە بە دۆڵ و زوڕنا لە خۆشیە یەکەم ڕێکخرا بووین ئەو ئاهەنگەمان ساز کرد بەڵێ هەر وێنەیەکی نەورۆزە بەڵێ ئەمە کەسایەتی پیرەمێردی ئەمە پارکی ئازادیە بەڵێ ئەمە پارکی ئازادیە لەوێ ئەو ئاهەنگ سازیەمان کرد و ئاگرەکەمان کردەوە چالەشەکانی کۆمەڵی کەلەپوور دیارە شەوی چلەتان هەیە شەوی بەراتان هەیە ڕۆژنامەتان هەیە ساڵانە ئاهەنگی نەورۆز و کۆڕ و سیمینار و چالێکیتان زۆرە ئێستا خەریکی میهرەگانین ئیم ساڵ بێتەوە جەژنی میهرەگان یادی ئەوەکەینەوە و ڕۆژنامەشی بۆ دەرەکەی ئەمە وێنەی سەر ئەم سەکوێ بەڵێ ئەمە نەورۆزە پرۆڤاکەین بەڵێ ئەوە سەر ئەم سەکوێ کۆمەڵی کەسایەتی جوانی تایە ڕێز و خۆشەویستیمان بۆ هەمویان هەیە ئەمە ژوێنەیەکێک لە کارەکانتانە کە ئەمە سرودی نەورۆزە شعرەکە هی منە
ئاواز و مۆسیقا مامۆستا دکتۆر عادل محەممەد کەریم و وتنی کیشانی ئیبراهیم خەیاتە. بەڵێنەکان زۆر نوێنێ زۆر جوانم لای ئەمەش هەر کەسایەتی پیرەمێردە پێما بێ سەریشێک لە شەقامەکان ئەمە ئەو ڕۆژەیە کە لێرەوە ڕۆشتی بۆ پارکی ئازادی ئەمە نەورۆزی 99 ساڵی 99 وێنەیەکی جوانە بارانەبارێ و نەورۆزە ئەم وێنەیە جەنابتی کاکسەرکەوتی خۆشەویست ڕێز و خۆشەویستیمان بۆی هەیە مامۆستا عادل و یەکێک لە کەسایەتی خۆشەویستەکانی سلێمانی بەڕەحمەت بێ ئەمە لەگەڵ خاڵە ڕەحیم یادی بەخێر بێ یاخوا خۆشەویستی شاری سلێمانی بڵێ ئەوە بە کامێرەکەی دکتۆر عادل گیراوە وێنەیەکی جوانە دیارە وێنەکان زۆرن چالەشەکانتان زۆرە بەس پێم خۆشە لەم بەشەی بەرنامەکە ئەم وێنەیە پیشان بە مەمەوێنەیەکی مامۆستا حیکمەتە بەس بۆ لەو دارە ناوی تۆ نووسراوە کاک مامۆستا حیکمەت یەکێکە لە کەسایەتە جوانەکان و زیرەک و ڕۆژنامەنووسێکی بە ئەزبوون و بەتوانای شاری سلێمانیە ئەم دارەی ڕوان لە بەردەم ماڵی خۆیانە لەبەر خۆشەویستی من دارەکەی بە ناوی منەوە ناوناوە داری محەممەد مەردان بیرۆکەیەکی جوانە بیرۆکەیەکی جوان مسپاسێک ڕێز و خۆشەویستیمان بۆی هەیە ئەمە شوێنەیەکی کۆمەڵێک لە کەسایەتیەکان مامۆستا جەمال عەبدولیشتان لەگەڵە ئەمە ستافی گۆڤاری کەلەپور و ساڵنامەی گڕی نەورۆز و تەواوی بڵاوکراوەکانی کەی کۆمەڵەی کەلەپورە کە مامۆستا جەمال عەبدول سکرتێری ببوورە خاوەن امتیازی گۆڤار و ڕۆژنامە و بڵاوکراوەکانی کۆمەڵەی کەلەپورە بەڵێ ئەمە ستافی ئەو ڕۆژنامە و گۆڤاروشتانەی کۆمەڵە دەستەکانتان خۆش بێ کۆمەڵی کەلەپور جێگە دەستی دیارە و تایبەتی جەنابەت کە ساڵانێکی زۆرە لە دوای مامۆستا عەبدوڕەقیبەوە سەرۆکی کۆمەڵەکەیت دەستان خۆش بێ بەردەوام بن بۆم کار و چالاشیانە بۆ خزمەتی کوردستان بۆ خزمەتی سلێمانی تۆ خاوەنی ئەرشیفێکی دەوڵەمەندی کاک محەممەد لە ماڵەوە ئەرشیفەکەت داناوە من بەشێکی بینیوە پێم خۆشە بەیەکەوە ماوەکورتی لە بەرنامەکە کەماوە بەیەکەوە بچین سێریشی خێرای ئەو ئەرشیفەی جەنابەت بکەین لە خزمەتتان بەسەر چاوفەرمان کاک محەممەدێرە ناو ئەرشیفەکەی جەنابتە جارە ژوورێکی زۆر باریک و بچووکە لە ماڵی ئێوە بەڵام ینی ژوورێکی دەوڵەمەند و بەهایکی زۆری ئەرشیفی هەیە ئەم ژوورە ینی بە هەزاران کتێب و وێنە و دەستنووس و پەیکەر و شتی زۆر زۆری تایە بەڕاستی بەڵام مەسافەکەی زۆر کورتە ئێستا من تۆ چۆن وەستانی پێم خۆشە خۆت باسێکی ئەم ئەرشیفەم بۆ بکەیت زۆر بە کورتی چکە کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتایی ئەچێن طبعا هەموو کەسی خاوەنی ئەرشیفی خۆیەتی کە منیش بە هەمان شێوە هەر لە کاسێتی ڤیددیۆ و ڕیکۆردەر و دوای ئەوە لە وێنە و ئەمانەیسا ئەمانی ژێرەوە بڵێنە تا ئەوسەر 5 خانەی هەر خانەی شتێکی تایبەتی تیا هەیە مەسەلە لێرەیە تەنها ئەوانەی تایە کە شتی خۆمە بڵاو کراوتە لە گۆڤار و ڕۆژنامەکەیانە ئەوی کەیان زیاتر لە 5,000 بۆ 6,000 وێنەی تایە وێنەی هەموو جۆرێک بڵێن ئەوانە ئەمی تریان هەمووی کاسێتە چی هینی ڤیددیۆ چی هینی ڕیکۆردەر و چاپێککەوتن و ئەوانەی کە خۆم کردوم و ئەوانەشی کە خەریکی کۆکردن بەڵام ئەوەی کە زۆر گرنگ بوو بەلام و زۆر جوان بێ ئەم بەردەیە ئەم بەردەی کە لەم جۆزەیە دامناوە ئەمە هینی کاک ساڵحی دار تاشەوەی سابووکەران بەڵێ یای پێم ئەم هینە ئەم بەردە خانووی ماڵی بەردی خانووی دیواری مەلای گەورەیە مەلای گەورەی کۆیە ئەوەش بەڵێ وێنەی کە دامناوە ئەوەیە کە لە 37 بۆ نەورۆزی وتوە تەمان نەورۆز لە 37 قەدەخە بۆ لە کۆیە کەس نەیوێرا بیکات و هەموو پەنیان بۆ مەلای گەورە بردو مەلای گەورە ئەو و تاریخ خوێنێتەوە لە بەردەم قشڵەی کۆیەیە ئەنی نەورۆز جەژنێکی ڕەسەنی کوردیە و ئەمەیە و ئەوەیە و ئیتر بەرپەچی هەموو وینەکانی یاوەتەوە مەلای گەورە بەڵێ مەلای گەورە و کەسایەتیە هەرە مەزنەیەکتر کە هەموو کورد شانازی پێوە ئەکات ئەڵێ ئەوەی هین ئەوەی ڕێی لە کوردان گۆڕی نەحلەتی خوا لە ئەلحەد و گۆڕی ئیتر بەسەکە شاعرێکی ئەوەنە گەورەوەکەوە جا ئەمانش زیاتر پەیکەرەکانم لەسەرەوە داناو هیچ جێگەیەک نییە و کتێبخانەکەم ڕاستەکەی بە چەند بەشێکەوە دابەش کراوە بەشێکی 3 خانەیە تایبەتە بە فەرهەنگی کوردی
ئەرشیفەکەت زۆر دەوڵەمەندە بەڵێ بەشێکی تایبەتە بە زۆر زەردەشت بەڕاستی بەڵام دەستەکانە بەداخۆ خۆش بێ بۆ هیوایی هێنا پشتە شوێنێکی باشتر و ئەم کتێبخانەیە ئەم ئەرشیفە بپارێزرێەوە کۆمەڵک چاپێکەوتنی زۆر گرنگت ئەنجامدا تا ئێستا بڵاو نەکردێتەوە بۆ هیوای لە داهاتوو ئینسات بکرێ و بڵاو بکرێنەوە و نەفۆتێن بەڕاستی من یەک بە پێچوانەی خەڵکەوە ئەنی ئەو ئەدیب و نووسەرانەی کە هەیە ئەڵێ کە مردین ئەمە پێشکەش بە فلان کتێبخانەیە بە فلان دەستگا من ئەڵێم بە پێچەوانەوە ئەو ڕۆژەی کە مردم ئەم کتێبخانەیەم ئەبێ بفرۆشن بۆ خۆتان چونکە من لە دەمی ئەوانم گرتوتەوە کتێبم پێکڕیوە با بگەڕێتەوە بۆ خۆیان من ناڵم بیێن بە هیچ شوێنێ. کاک محەممەد تۆ لە ساڵ چەند ژیانی هاوسەریت پێکەێنا؟ من لە ساڵی 1982 لەگەڵ چێ؟ سروە قادر. سروە قادر تا ئێستا بێکەوە ئەژین تەمەند درێژن خی گەورە بۆ یەکتان بێڵێ چەند مناڵتان هەیە؟ 5 هەر پێنجیان کچن پێم وایە تەمەند درێژن کەسیان لای خۆت ماون؟ بەس بەرجیس ناوەکانیان تۆزێک نامۆ بوون بەلای منەوە مەسەن بەرجیز من یەکەم جاڕام زانی مەسیحیە ناوەکە خۆیتەوەت ناوێکی کوردیە کە چین تەسکەری بۆ دەربێنی نووسیاد دیانە مەسیح وتە بابە باوکی نای بەحەبە یەکێک لە کچەکانیش ناوی سلێمانی ناوی زۆر جوانە ینی حەقە خەڵک مناڵی خۆی ناو بنێن سلێمانی بە ناوی ئەم شارەوە تویکیشی لەوانی کە پێما بێ ئەو کچەش پێش ڕاپەڕینیانی بەڵێ هەشتا ئەخی خۆی تۆ سەیری کە مەهابات هەیە دەرسیم هەیە شنۆ هەیە هەموو شوێنەکان هەیە بۆچی سلێمانی نەبێخۆ هیچی دیارە من کاتی بەرنامەکە بەرەو تاو بنێت زۆر ڕسمم پێ کاک محەممەد ڕسمی زۆر جوانن تێ لەگەڵ لە کۆمەڵێک لە کەساتیەکان بەڵام بەداخۆ کە فریای هەمووی ناکەین بۆ وێ بتوانین لە مۆنتاژە هەندێک لەو وێنانە بێکۆ پیشانێن ئەمە وێنەیەکی تۆیە مامۆستا شێرزاد حەسەن و کۆمەڵێک کەسایەتی ڕقی بە ئومێدی شێحسێنە مامۆستا شێرزادە ئەمە ساڵی 1992 ئەوانە گیرا بەردەم چاخانەی شەعبە وێنەیەکی جوانە ئەم وێنێش پێم خۆشار پیشانی بین شەبابی خۆشەویستی تایە شەهاب خۆشەویستی شاری سلێمانیە بەڵێ لەگە کاک بەکراوە پێش ڕاپەڕی گیراوە وێنێکی جوانە ئەم وێنێش تۆی لەگەڵ هونەرمەندانی کۆچ کردو بەڵێ برانی قادری و قالەمەڕ و دکتۆر عادل محەممەد کەریمە بەڵێ یادەوەرێکی جوان ئەمە نێش پێم خۆشە پیشانی بەم سەر گۆڕی شاعری گەورە وەلی دیوانی ئەمە من قسەم لەسەر کردو شێوەیەکە هەیە ئەڵێن ئەوە وەلی دیوانێ نا بە پێش شعرەکە ئەڵێ چێلێکی بەرز بەقڵ باڵای شام لە ژوو سەرم بێ زیاد و کەم ڕەنگە ئەمەیان خۆی بێت زۆر ڕاستە هینەکە بۆ شێوێ ئەم وێنێشم بەلاو گرنگە تۆ ساڵانێک لەسەر داوای شۆڕش وانە بەڵەمە گوندی تەڕەمارە مامەسا عومەر کە بە مامەسا ئارام ناسرا بوو مامەسای مدیری ئەو مەکتەبە بوو من شاوکاریم کرد کە دەرسم پێ ڕاست وێنەکان زۆرن وێنەی زۆر جوانە لێ بەڕاستی لەگەڵ هەموو کەسایەتیەکان و لەگەڵ زۆر کەس ئەمە وێنێکی جەنابتە لەگەڵ دکتۆر عەیزەدین مستەفا ڕەسوڵ لەگەڵ کاک حەمەی مەلاکەریم وێنەی زۆر نایابی پیرەمێردت لەلایە بەڕاستی لە کۆمەڵێک بۆنە و شوێنی جیاوازە دەستەکان خۆش بێ بەداخۆ کە فرێ هەمووی ناکەوین بۆ هیوای بتوانین لە دەرفەتی ترا ئەم ئەرشیفەی جەنابەت بەسەر بکەینەوە جارێکی تروە بە وردی و لە کۆمەڵێک لە بەشی ئەرشیفەکەت پیشانی بینەران بدەین دەستەکان خۆش بێن بۆ زۆرمانومان کردی بە پێچەوانەوە من سپاسیواکەم کە دەستی خۆتان تەرخان کرد بۆ تۆمارکردنی بەرنمەیەک لەم ئەو شێوەیە ئەنی من جێی شانازیە بۆ من و سپاسی کورسات و ئەو برا خۆشەویستانە دەستەکانە خۆش بێ بەڕاستی ئەرشیفێکی دەوڵەمەند هەیە جێگەی شانازیە چەند ساڵەمان دووبی بەم کارانەوە ئێمە زۆر سپاسی جەناب من سپاس بۆ جەنابەت خۆشەویستان بۆ هیوای توانی بێتمان کەمێک لە ئەرشیف و لەوێ نەبینراوەکانی کاک محەممەد مەردان پیشانی ئێوەی خۆشەویست بین دیارە ئەرشیفێکی زۆر دەوڵەمەندی هەیە بۆ هیوای بتوانین لە داهاتوو لە دەرفەتی تر ئەم ئەرشیفی کاک محەممەد بەسەر بکەینەوە تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکدا.